والله ئەوەی ئەمن ئەوڕۆ بینیم دۆخیانە لە زۆر خراپە، هاندەران بەڕاستی نیگەرانن، هاندەران عاجزن، هاندەران خەم دەخۆن لەبەرەوەی دوونێ پێرە دەرگەی گواستن و یاریزانە کرایەوە تا ئێستامان نە مدەریبمان دیارە نە هیچ بۆندمانەگەری یاریزانە کردیە. ئەگەر ئەوها بێمە ئەو سار نە یاریزانمان پێدەکڕێ دوورمە بینە لە خولی عێراقیش دابەزین بەڕاستی، چکە تۆگەر لە ئێستاوە ئیعداد نەکەی و ئێستا لە ئێستاوە مدەریب دیاری نەکە و یاریزان دیاری نەکەی پاشان هیچ یاریزانەش نزوم نامینێ، ئەو یاریزانێک کە تۆمەعەتێ نامینێ دەوری عێراقیش ساڵ بە ساڵ بە قوتر دەبی بەڕاستی. باش پێت وایە چۆن دوجار ئەم کێشەیە چارەسەر دەکرێت دەبێت چ ڕێگە چارەیەک بگیرێتەوە؟ بە قورعان ئەوە حزب حکومت دەزانن، ئەوان دەتوانن چارە بکەن، چکە نادی حزب بەڕاستی نادی منتو نییە، دەبی ئەوان بێنە سەخت بزان ئایا بە چا دەبی بەڕاستی ئەمە لە 2025 ئەمە چار سارە خەم دەخۆین وەکو هاندەر کە دەگەی ئەوە لە سێ دەستە گۆڕایە، ئەو دەستی چارەمە کە ئێستا بژاردن کرایە ئەوانش دەرێن دەگۆڕن دەبتە پێنج، یعنی ئەو هابی ئەمە ئیسراحەت لە خۆمان ناکەین وەکو هاندەر، دەبێ هەموو سارێ ئەمە ئینتخاب بکەینەوە دەستە چ کاتی بینین و ئەو کاتیش نەفەریق مستەقر دەبی نادەکەمان بەرەو پێش دەسی، یعنی لە هیچ دنیاە چ نەمدیتە ئەتو چار سار جارێک ئینتخاب دەکرێت چێ دەردەچی دێ پیرۆزبایی لێ دەکەی و ئەو ئەوانی کە دەردەچن خزمەتی ئەو یانەی دەکەن یان خزمەتی بەرچخۆیان دەکەن، واقعەکە ئەو هەیە. هیوادارم حکومەت و عەزب بێنە سەرخەت ئەو نادێمان لۆ چاکەن بەڕاستی، یعنی ئێمە هەتا کەنجی خەم بخۆین گوناحە ئەمە بە سەرما و بە گەرما 20,000 هاندە دێتە یاری لەبەر چ خۆی بیتاقی دەبڕی بە تەکسی دێ بە تەکسی دەستەوە، یعنی گوناحە دوای بدە شکاویش دەستەوە. ئەمە ئەو سار 12 بینە لەوانێ ئەو سار بێ 18 و 19 بین دابەزین چێ بازەکەی دارە هاندەر. پەیامم وەکو خۆم ئیلاقم بانەرم بەنای هاندەران قسەی دەکە، وەکو خۆم دەڵێم چایکەن، چکە ئەو نادیە گوناحەوەی بەسەراتی، ئەو نادی هەموو عێراق و ئاسە لی دەترسا. ئێستاش تۆقینەری هەموو یانەکانی عێراق هەموو یانەکان کە دن لێرە یاری دەکەن مەمنونم بەستە عادلکەن، بەڵام جاروێک کە باردۆ خەک دێ نادەکان هەری دەقۆزنەوە و ئەوەش لە مەسلحەتی وانە. هیوادارم حزب حکومەت ئەوەی کە ئەو نادی خۆش دەبێتە سەخت ئەو نادیێمان لە چاکە.